بەس دانانی ئەو باڵۆنەیە لە ناوگەدا بۆ ئەوەی ئەو نەخۆشە هەز بکات ئەو باڵۆنەکە لە ناوگەدیدا دەنرێ هەز دەکات دائیمەن تێرە و خواردنی کەمی پێدەخورێ و ئەگەر زیاتر بخەلەوان دەبرشێتەوە فدائیمەن هەز بە تێری دەکات لەبەرەوەی لەگەڵ مروری زەمەنە سەبرکێشیدا دەبەسی. باشە دکتۆر یەک پرسیاری تر مەسەڵەن ئەو کەسەی کە دەیوێت ئەنجام بدە باڵۆن زۆر جار پرسیار ئەوە دەکرێت یان دەزاندرێ دەڵێتن ئەو کەسانی کە باڵۆن دەکەن زۆر قەڵەو نین یعنی دەیانەوێت تەنها کێشێکی کەمیان دابەزێنن یان حەزیان بەوەیە بۆ نمونە قەڵەو نەبن ینی فەرقە لەگەر کەسێکە بۆ نمونە زۆر کێشی زۆر بێ دەیەوێت ڕێگەکانی تر بەکاربێنێ ئەمە دوایە یعنی ئەمە دروستە؟ بەڵێ وایە خۆی باڵۆن سوودەکەی ئەوەیە کە کێشەکە لەوانەیە زۆر دانەبەزی بینی 5 کیلۆ تا 15 ئەو پەڕی 20 کیلۆوانێت پێدابەزی فەنەخۆشەکە لەبەرەوەی پێخۆش نییە زۆر دابەزی و حەزیشی لە نەشتەرگەری نییە و کێشیشی زۆر نییە یان پێوەرەکەی لە بینی لەوانەیە 25 تا 30 25 تا 30 BMI-ەکەی کە بۆ دیماس ئیندێکسەکەی لەو بینەبی حەزی لێ دابەزی بە زۆریشنا و بەبێ نەشتەرگەری ئێمە ئەو باڵۆنی بۆ دادەنین و لەبەرەوەی نەشتەرگەی تێدانی و برینی تێدانی نەخۆشەکە طبعاً پێی مرتاحترە و ماک و مزاعفاتی کەمترە.